ئەبێ هەموو هەوڵم خەمەگەڕ بۆ ئەوەی کە ڕزگاری کەم لە چی؟ لە مردنێکی حتمی کە تووشی نەزیف بۆ ویساکەنە حتمەن ئەم نەخۆشە ئەمرێ، مرورەن بە دەرمانێک و بە عیلاجێک هەتاوەکو ئەگاتە سەر ئازارێک ئەبێ لە کۆڵی کەیتەوە کاک توژان ئازارم هەیە ئێ بابەجان خۆ دوعای خێرمان بۆ نەکردووی خۆ عەمەلیاتمان کردووی سەیری بینەکە و کە چەند قوڵ ئازارە هەرە بێ. یعنی چی ئازاری ئەبێ؟ یعنی نەخۆش لە خستەخانەیە ئازاری هەبێ؟ نەخێر، بۆ ئازاری هەبێ؟ ئەی تۆ چی لەوێ؟ نەخۆش بۆیە لە خستەخانەیە ئازاری نەبێ کە ئازاری نەهەبوو خەلەلەکە لە تۆیایە. لەبەرەوە ئەبێ عیلاجی بیتێ، نەڵی کورە هەروە بێ، ئازارە هەرە بێ هەرە بێ. بە پێی قۆناغ عیلاجی ئازار شکێنەیتێ هەتا ئازارەکەشی نەما جا نەخۆشەکە قەلەقە ئەبێ قەلەقەکەشی بۆ چاکەیت. هەلەوەیان ناوەستی کە بڵیتر شکر ئازارە نییە. اینجا ئەڵێ کوشم قەلەق مەبە، عەمەلیاتەکە و ناجحە، ئەلحەمدوللا گرێ بوو، دەرمان هێنا، کۆتایی پێهاو، وەکو لە فەعلا باسمان کرد. بێتانیەت چۆن دڵی نەخۆشە دەیتەوە ئەبێ هەر بەو شێوەیە لە گەشتبینی نەخۆشە دیسانەوە قەلەقێکەشی لەسەر لابەریت. چکە بەتایبەتی خەڵکی ئەمڕۆ خۆشەویستەکانم زۆرەی نەن قەلەقن، پێڵێ قەلەق مەبە یان قەلەقی لەکاوت و شێیە قەلەق نەبێ، شێیە قەلەق نەبێ. زۆر جار قەلەقێکە ئینسانەکە ئەکوژێ نەک نەخۆشیەکەی.